گوندی گەورە دێیە لە ناحەی گاپیلۆن. لێرە و لەم گوندا لە 26 دوانزەی ساڵی ڕابردوو ماڵێک کە بە تەنها ژنێک تێیدا دەژیا بە هۆی لە چوونی غازەوە تەقیەوە و خاپور بوو. لە دوای ڕووداوەکە بەڕێوەبەری ناحەی گاپیلۆن بەڵێنی بە مرواری تاکە قوربانی ڕووداوەکەدا سەر لە نوێ خانووەکەی بۆ دروست بکەنەوە و دووبارە لە هەمان جێگا بەردەوام بێت لە ژیانکردن. ئەمڕۆ وادەی تەواوبوونی خانووەکەی مرواری و بەو دەستانەی کە هێشتا ئاسەواری ڕووداوەکەی پێوە ماوە بۆ یەکەم جار دەرگای ماڵە تازەکەی دەکاتەوە. بەناو خانووە تازەکەیدا گوزەر دەکات و بیری لای یەکەم ساتی ڕوودانی ڕووداوەکەیە. بەیانی زوو هاتمەوە کاکە لەگەڵ دشێکم بێکەوە خەوین هاتمەوە دەرگاکەم کردەوە هەمووی بوو بە غاز و بتڵەکە هەمووی سپی بوو یەکسا بتڵەکەم هەڵدا دەر دەرگا و پەنجەرەم خستە سەرپش کە خستمە سەرپشت و ڕۆیشتم نەخسێ ئیشوشتم کرد لە دەرەوە هاتمەوە و نوێژوشتم کرد و دوای بەخوا لەوانەیە ساعتێکی پێچوو بێ زیاتریش دوای ساعتەکەی منش چرخم لێدا کە چرخم لەدا هەر ئەوە نەمزانی کە چرخەکەم لێیە تەواو هەمووی بوو بە گڕ و تەقیەوە. لا یەکەم ڕۆژی تەقینەوەی خانووەکەیەوە تاکو ئێستا مرواری لایپورێکی بە ناوی حەبیبەوە ژیان دەکات. حەبیبەش بە وردی ئاگاداری ئەو چیرۆکە تراژیدیانەیە کە بەسەر برازاکەی دەهاتووە. ئەو سەرەکەی بر بۆ سلێمانی بچن بۆ سلێمانی لە ڕێگا جەڵدە لێدا ئەمری خوای کرد ئەوی هێنایەوە بۆ ئێرە جەنازەکە هێنایەوە بۆ ئێرە گەێنایەوە برێنداکی ئەویش لە تاو قاسمی ئەوی جەڵدە لێدا چی بوو یەک هەفتەیان بەین بوو داچی ئەمری خوای کرد جا بە تەنیا مایەوانێ بە تاقی تەنیا بۆ گەڕانەوەی ژیان لەو جێگایی مرواری تێدا ژیانی کردووە. نزیکەی 23 کەس و لایەن هاوکارەکانیان گەیاندۆتە دەستی مرواری و خەڵکی گوندیش جیاواز لە هاوکاری مادی خۆبەخشانە بەردەوام کاریان بۆ بنیادنانەوەی خانووەکەی مرواری کردووە. پەیوەندیمان کرد بە نووسنگی جێگیری سەرۆکی حکوومەت و هەروەها بەڕێبەراتی ئاسایشی سلێمانی و قامەتی قەزای شار باژێڕ و زۆر کەس و لایەنی تر خاوەن کارگەکانی چەولم و خاوەن کارگەکانی بلۆک لەم سنوورە بە سوپاسێکی زۆرەوە هەمویان بە پەرۆشیەکی زۆرەوە بەرەو ڕۆمان هاتن ئێمەش بە حەماس و گوڕوتینێکی زۆرەوە دەستمان کردەوە بە دروستکردنی ئەم خانووە ئەلحەمدولیلا توانیمان ئەم خانووە بۆ ئەم خانەوەدا بە ڕێزە دروست بکەینەوە بەڵام لە ئێستادا پێویستیەکی زۆری بە کەلوپەلی ناوماڵ هەیە بە مواد و پێویستی ئەساسیەکانی ناوماڵ هەیە. لە پاش نزیکەی هەژمانگ ئێستا مرواری گەڕاوەتەوە نێو ئەو ماڵەی ساڵانێکی زۆر ژیانی تێدا کردووە. ئەو دڵخۆشی ئێستەشی لەوەوە سەرچاوە دەگرێت کە سەرڕای لە دەستدانی دایک و هاوسەرەکەی بەڵام هێشتا بە تەنهانیە و خەڵکانێکی زۆر هاوکاری ئەون. ئەمیر محەممەد، کورسات نیوز، ناحیەی گاپیلۆن.